أما أفرتا لشر أحد باوكي وفاتك يزيدي باوكي وفاتك شهيد به دموچاوي لسر قاچ پیغمبري خواه صلى الله عليه وسلم براكيشي هر لو شرايا شهيد كري براكيشي هر لو شرايا شهيد كري كناوي عامرة ميردكشي هر لو شرايا شهيد كري السيجان كاتك خبري بوبن جيشكا قريتو لرقا هندكيان بيشكون خبري بوبن ألين سيبياوت هبو هرسي كان مردن يكان باوك بو يكان براد بو يكان مردن الله إنا لله وإنا إليه راجعون درجة برو بيشوازي كردن لا لشكرك فبيغمري خواه بيني صلى الله عليه وسلم لبيش يعني فرمي كل مصيبة بعدك جلل هنية يا رسول الله فرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم هرچی بلا مصیبته بسر ما بي بس تو زینو بی ما بی همو بلا مصیبتانه تی اپر و هموشی آسانه بس تحملی آزار گیشتن بتو قرص ای پیغمبری خواه صلی الله علیه وسلم ما فرتا لشری خندقا بجداریکا لشری خندقا بجداریکا حتى هندي الصحابة اللي ترابن أمانا نزيك بتو لريزي بيشوي بابلين مسلمانان بوي تير بهاوي بو كافركا ولا شري خيبري شا بجدار بيا لجنگي خيبري شا دواوي كباوكي روشتو براي روشتو ميردي روشتو اجا برياريا بو خوي جهاد كا دواي پیغمبري خواكي صلى الله عليه وسلم لشري خيبري شا بجدار بيا بأودان با لشكركو عمدا كدني او بويان و برين بيچي بو برين داركان دواتر لشر يرموكيشان بجدار به شر يرموك و شربوك لقال روم كرا ليشا بجدار به و لشر يرموك كاتك كأبينين لشكري مسلمانان هنديك هلدين يا باشك شيكن لخيميك هابي بريناري تيا یەکێ لە کۆڵەکەکانی خێمەکە عەمودی خێمەکە هەڵەگرێ ئەو هێرشە بە بەرەو ڕۆم هێرشە بە بەو عەمودە زیاد لە 9 کەس لە جوندیەکانی ڕۆمە کوژێ باشە ئەوە ژنە و شایستەی ئەوەیە کە یعنی پێی بڵێ بەڕاستی ئەمە ئیسلامی ناسیوە تەطبیقی کردووە بەڵام ئەمڕۆ کچەکانمان چاو لە کێگەن خۆ چاو لەمان ناگەن چاو لە پەیکەری سلیکۆنەکانەکەن و چاو لە گۆرانی بێژەکانەکەن ئەگریان بۆ ئەکتەرەکان کە لە هەڵقە و فلیمەکانە ئامردن خواخۆیانە جێڵێک و قژێک و نازام جلوبەرگێک و ئەویان دەست بکەوێت کە بەڕاستی هەتا ئەم تەربیەتە نێتەوە ناومان ناتوانین پێشومەتەکانی کە بکەین لە هیچ ڕوویەکەوە هەتا وەکو کچەکانمان ژنەکانمان چاو لەم ژنانە نەکەن ناتوان تۆ بڵێ هەتا وەکو پیاوەکانمان وەڵا پیاوەکانی چاویان لێکەنە بە شکری خوا بکەن ئەم ئافرەتە جارێک لە ژیانی خۆیان تەلاق ئەدرێ مێردەکەی لێی جیا بێتەوە ئایەتی عیددە بۆ ئەم داوەز کە نازانێت چەندێ بۆ ستێجا شوو بکاتەوە پەروەردگارە داوەزەنە فەرمێ ثلاثة قروء سێ پاک بوونەوە دواوە باشوو بکاتەوە والمطلقات يتربصن بأنفسهن ثلاثة قروء دواوە باشوو بکەنەوە ساڵی 19 هیجری وەفاتەکە لە سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ئەم ئافرەتە بەڕێزەوە یەکێ بووە لەو ئافرەتانەی کە شارەزا بووە لە ڕازاندنەوەی ئافرەتان شارەزا بووە لە ڕازاندنەوەی ئافرەتان یعنی کاری جوانکاری کردو بۆ ئافرەتان بەڵام لە ساڵۆنانە هەر ئافرەتێ پێویستی بە جوانکاری بوو بێ چووە فێریشی کردو جوانیشی کردو یەکێ لەو ئافرەتانەی کە جوانکاری بۆ کردووە لە کاتی زەواجە عایشە خاتون بوو ئەوەی ڕازێنێتەوە و تەسلیمی پێغەمبەری خوایەکە صلی الله علیه وسلم